قوتابیانی عزیز بەشی سێمی ئابووری بە هەمان شێوە 10 پرسیار 12 پرسیارم لەبوو حاضر کردوون پرسیارەکان گرنگن ئاگادار بن. طبعاً بەشی سێمی ئابووری بەشی باسی ڕامیاری ئابووریەکان دەکات. ئێمە چەند ڕامیاری ئابووریەکمان هەیە لە بەشی سێم. یەکەمیان ڕامیاری نرخ، ڕامیاری بازرگانی، ڕامیاری کشتتوکاڵی، ڕامیاری نەختینەیی، ڕامیاری دارایی. باسی ئەو ڕامیاریانە دەکات لە بەشی سێم. پرسیار یەکەمیشیان دەڵێت کۆمەڵێک کارڕاپەڕاندنە کە دەوڵەت ئەنجامی دەدات بە ئامانجی ئەوەی کار بکاتە سەر چالاکی ئابووری. چی ئەو شتێکە کار دەکات سەر چالاکی ئابووری؟ بابێن لە دیەوە دەست پێ بکەین. وەڵام یەکەم تەرازووی پارەدان. تەرازووی پارەدان زۆر لەوی دوورە، پەیوەندی بەیوە نییە لەبەرەوەی پێناسەی تەرازووی پارەدانمان کرد، گوتمان تۆمارێکی ڕێکخرا و نەختینەییە هەموو ئەو مامەڵە بازرگانی و دارانەی لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر تێدا ئەنجام دەدرێت. ئەوە نەبوو. بودجە چییە؟ بودجەش دەسەهاتی دەوڵەتە لە ساڵێکدا کە لە بەردەستیدایە کەواتە بودجەشیان غەڵەتە. پلانی ئابووری چیە؟ دەبێت پلانێکی ئابووری شێوازێکی زانستیە بە ئامانجی ئەوەی کەوا بەرنامە پرۆژەکان جێبەجێ بکە. غەڵەتە. وەڵامەکەمان دەبێتە ڕامیاریە ئابووریەکان. بەوە دەناسێتەوە کە زۆر نەرمە. قوتابیان لە ئابووری نەرم یعنی چاوپۆشی لێکردن، یعنی چاوپۆشی. با بزانین چییە؟ تەرازووی پارەدان بە هەمان شێوە نییە، پێناسەمان کرد، بودجەش پێناسەمان کرد، بودجەش نییە، پلانی ئابووریش نییە، پلانی ئابووری کەواتە ئەوەشان دەبێتە ڕامیاریە ئابووریەکان. بەوە دەناسێت کە دەبێتە ڕامیاری ئابووریەکان. وەڵامی ئەی وەڵامێکی ترمان پرسیارێکی ترمان دەڵێ ئامرازی ناسراوەکانی ڕامیاری دارایی چییە؟ لە ئامرازە ناسراوەکانی ڕامیاری دارایی چییە؟ قوتابیان باج بەڵێ، بودجە بەڵێ، قەرز بەڵێ، بەڵام بەتەنیا نا. ئاگادار بە بەتەنیا نا، بەتەنیا نا. ئەگەر لە بۆ ئەو پرسیارە چۆن لە بۆ دێتەوە ئامرازە ناسراوەکانی ڕامیاری دارایی بەتەنی هەڵبژێری غەڵەت دەرەچی، دوو نمرە دەدەست دەڕوە. بۆیە دەبێت باج، بودجە، قەرز هەمویان ڕاستن، بەڵام ئەگەر بەتەنیا هەڵبژار وەڵامەکەت غەڵەت دەبێت. باشە. پرسیاری چوارەمیان بریتیە لە کۆمەڵێک کارڕاپەڕاندن کە لە سایەیاندا کە نەخشەکێشانی نرخەکانەوە دیاریکردنی نرخەکان دیاری دەکات. باشە ئەمەیان چییە؟ ڕامیاری کشتتوکاڵی دەڵێت چی؟ لە سایەیاندا نەخشەکێشاندا نرخەکان دیاری دەکات. چی ئەوە؟ ڕامیاری کشتتوکاڵەکان ئێمە دەزانین پەیوەندی بە ئاودێری و ڕامیاری کشتتوکاڵیەوە هەیە، وەڵامێکی غەڵەتە. ڕامیاری نەختینەکانیش نییە، ڕامیاریە بازرگانیشکانیش نییە، ڕامیاریەکانی نرخە. دەڵێ لەبەرەوەی وشەی نرخ لە ناو ئەوەکەدا هەیە کەواتە دەبێتە ڕامیاری نرخ. قوتابیان پرسیارش ترمان دەڵێ بریتیە لە کۆمەڵێک ئامراز کە دەوڵەت دەیگرێتە بەر لە بازرگانی لە چوارچێوەی پەیوەندیە دەرەکیەکان بۆ بەدەستهێنانی چەند ئامانجێکی نەتەوەیی دیاریکرا. قوتابیانی بەڕێز پرسیاری پێنجەمیان. باشە دووبارە لەگەلەوە ڕامیاری کشتتوکاڵی نییە لەبەرەوەی پەیوەندی بە بەرهەم کشتتوکاڵیەوە هەیە، ڕامیاری نەختینەیش نییە، ڕامیاری نرخیش نییە، وەڵامەکەمان دەبێتە ڕامیاری بازرگانی. چکە کۆمەڵێک ئامرازە کە دەوڵەت دەگرێتە بەر لە بازرگانی وشەی بازرگانی لێرە هەیە لە وەڵامەکەشدا هەیە، دەتوانی ئەوشیان بکەی وەکو تێبینیەک بیناسیەوە. قوتابیانی بەڕێز پرسیارش ترمان پرسیاری شەشەم. قوتابیان پرسیاری شەشەمیان دەڵێت چی؟ دەڵێت پرسیاری شەشەم ئامانجی ڕامیاری بازرگانی دەوڵەتێکی پێشکەوتوەکان لە چوارچەوەی لێکدانەوەی ئابووریناس کینز داوای چی کردووە؟ داوای هێنانەتی چی کردووە؟ قوتابیان ئەگەر بین لە دیەوە دەست پێ بکەین دەڵێ زیادکردنی سپاردەکان غەڵەتە، لەبەرەوەی سپاردەکان پەیوەندی بە باقەکان و سپاردەکانەوە هەیە کەواتە غەڵەتە. پەرەسەندنی ئابووری لە بەشی چوارەمدا باسی پەرەسەندن و پەرەپێدانی ئابووری دەکا غەڵەتە. زیادکردنی هەلیکاریش غەڵەتە، وەڵامەکەمان دەبێتە خستنەگەڕی تەواوەتی. کەواتە بۆ خستنەگەڕی تەواوەتی لەبەرەوەی کار زەوی سەرمایە ئەوانە دەخرێنە گەڕ بۆ ئەوەی کەوا پێشکەوتوەکان لە چوارچەوەی لێکدانەوەی ئابووریناس کینز داوا هێنانەتی چی کردووە؟ هێنانەتی خستنەگەڕی تەواوەتی کردووە. خاڵشتریان پرسیارشتریان هەفتەمیان سیستەمی ئابووری لە وڵاتانی سەرمایەداری پەنا بۆ ڕێخستنی بازرگانی دەرەکی لە ڕێگەی یاسا و پەیڕەو دەکرێت و بۆ پشگیریکردن لە چی؟ لە یەکە ئابووریەکان غەڵەتە، شارەکان غەڵەتە،
کەرستەکان غەڵەتە لە کەرتی تایبەت ئاگادار بە. پرسیاری هەشتم تابیان باسی چ دەکات؟ پرسیاری هەشتم دەڵێت چی؟ دەڵێت بریتە لە هەموو ئەو کار ڕاپەڕانانەی بریتە لە هەموو ئەو کار ڕاپەڕانانەی کە لەلایەن میری و بانکی ناوەندی خەزێنەی دەگرێنە بەر بۆ کارکردنە سەر بڕی پارەی نەختینەیە. ئەگەر لە دیەوە دەست پێ بکەین ڕامیاری کشتتوکاڵی نییە لەو لای باسمان کرد گوتمان باسی ئاودێری و ڕامیاری کشتتوکاڵی باسی ئەوەی دەکات کەواتە ئەوە نییە. ڕامیاری بازرگانی چییە؟ بازرگانی غەڵەتە هێنراوە بینرا ئەوشیان نییە. ڕامیاری نرخیش نییە، ڕامیاری نەختینەیە. قوتابیانی بەڕێز دەڵێ پارەیەکی نەختینەیی. ئەگەر زۆر جار ئێمە دەڵێنە قوتابیانەگە تەرکیز لە پرسیارەکەی بکەی وەڵامەکەش زۆر بە ئاسانی هەڵدەبژێری. پرسیاری نوێمیان بریتە لەو کار ڕاپەڕانانەی کە دەوڵەت ئەنجامی دەدات بۆ زیادکردنی بەرهەم و چاکردنەوە جۆرەکانی. یعنی دەوڵەت بریتە لەو کار ڕاپەڕانانەی کە دەوڵەت ئەنجامی دەدات بۆ زیادکردنی بەرهەم. ڕامیاری نەختینەی نییە، بازرگانیش نییە، ڕامیاری نرخیش نییە، ڕامیاری کشتتوکاڵی. چونکە بەرهەم لە چی بەرهەم دێت؟ بەرهەم لە ڕامیاری کشتتوکاڵی بەرهەم دێت. پێویستە ڕامیاری کشتتوکاڵی دەکرێت لەلایەن دەستەیەکی چی؟ دەڵێ پێویستە ڕامیاری کشتتوکاڵی دەربکرێت لەلایەن دەستەیەکی چی؟ باشە میری بەڵێ ڕاستە، کەرتی تایبەت غەڵەتە، نیمچە میری ڕاستە. کەواتە وەڵامەکەمان دەبێتە ئەو سی قوتابیانی بەڕێز ئەو سی وەڵامێکی ڕاستە. بە هیوای سەرکەوتن و سوود قوتابیانی بەڕێز.